بەڵێ بەڕێزان جارێکتر سڵاوتان لەبێ بەستی ئەوە ئاوردانەوەک بوو لەو پرۆگرامانەی کە لە ڕابردوودا کردومانە و جارێکی تریش جەخت لەواکەمەوە و جارێکی تریش دەڵێمەوە ئەی هەموو ئەو بەرپرسانەی کە پلەی باڵاتان هەیە و بەرپرسن لە جێبەجێکردنی یاسا و کەچی بە مەتری بەرژەوەندیە تایبەتیەکانی خۆتان هەموو یاساکانی ئەم وڵاتە پێون. من ئەزانم لە وڵاتەدا کەس حەدی ئەوەی نییە کە بێەوە بڵێ حەقە تەریق ببنەوە، بەڵام ئەوە بزانن کە ڕۆژنی هەزاران کەس و خەڵکی دڵسۆزی ئەم وڵاتە لە بری ئێوە و لە بری هەڵسوکەوتەکانی ئێوە تەریق نەبێتەوە. تەنیا 3 شارمان بەدەستەوە، 3 شار واتای چی سەدان تاوانبار هەن و دەستی یاسایان پێ ناگات. دڵنیابن لە هەر وڵاتێ تۆمەتباری هەڵاتوو لە یاسا هەبوو، ئەوە دلیلی ئەوەیە کە لەو وڵاتە بێتاوانیش لە زینداندایە. چەند عیبە بۆ حکومدارەتی کورد لە سلێمانی تاوان بکەی لە هەولێر داڵدەبدرێ، لە هەولێر تاوان بکەی ڕاکی بۆ سلێمانی و لەوێ داڵدەبدرێ. من مەبەستم بەتەنیا لە کەیسێکی دیاریکراو نییە. ئەم لۆجیکەی شاخ ئەمەوە بڵێم لە دوای ڕاپەڕینەوە هەتا دەگا بە ئەمڕۆ هەتا ئەم ساتی کە من قسەی تیاکەم لە ناو شارەکانی هەرێمی کوردستاندا بەردەوام پیادە کرا و سومعەی هەرێمی کوردستانی ناشرین کردووە. بەڵێن ئەم پێشەکیانە ئەم پێشکەشکارانە توندە و شوڵیان لێڵکێشاوە. دڵتان بە قسەکانی ئێمە و خەڵکی تون نەبێ، چونکە نەتەوەیەک دڵیان بەم هەڵسوکەوتنە لە شیاوانەی ئێوە توندا. چۆن خەڵک دڵی تون نابێ لە کاتێکە تازە بە تازە ئێوە دێنە سەر تەلەڤیزۆن باسی دووداری یەکەن، خەڵک ئەم قسانەتان لێبیستێ. بەڕاستی من نازانم، خەڵک نازانێ، کورد نازانێ ئایا ئێوە ئەم شەرعیەتە لەکوێ دێنن؟ عەسبەتلنا ئومەم نەیتوانیەوە تاوەکو ئێستا لە بوونی کوردستان بکا بە ئەمری واقع. ئایا یەکێتی و پارتی چۆن نەتوانن؟ بۆ زوو بیرتان نەچێ گەر زۆرترین کورسیشتان هێناوە خەڵک شەرعیەتی پێداون بۆی 4 ساڵ حکوم بکەن، نەک عەسبەتل ئومەم 4 پارچەی دروست کرد ئێوە بێن لە نیزاع شەخسی و حیزبیەکانی خۆتانە و ئابوووریەکانی خۆتانە کوردستان بکەن بە 5 پارچە و بە 6 پارچە. بەڕاستی نازانم ئەم هەموو کۆلێژ یاسایەتان بۆچی دامەزراندووە لە کاتێکە واتان کردووە دەرچووی یاسا خۆی بێزی لە یاسا بێتەوە لە وڵاتەدا لە ئەنجامی ئەم کردەوە ناجۆرانەی کە ئێوە ئیکەن و ڕۆژانە ئێمەش لە هەواڵەکانە ئەیدەینەوە بەگوێی خەڵکی ئەم وڵاتەدا. جگەلەوە بەڕاستی لە لای خەڵک جارێکی تر پرسیارە وەکو ئەم میوانە بەڕێزانە زۆر جار داخ و حەسرەت و جەخارەکانیان لە بەرنامەکانی ئەمە دەرەبڕن. جارێکی تر پرسیارە ئایا دادگا و ئیدعای عام و ئەوانە کە ڕێزی ناگرن و هەموو شتێکتان کردووە بە سەپۆرتکردنی کۆمەڵە مەکتەبی کۆمەڵایەتی حیزبەکانی خۆتان بۆ ڕەد و بەدڵ و بۆ حیزب بۆ سوڵحی عەشایری و حیزبی خۆتان، ئیتر ڕێزی یاسا لەکوێدایە؟